خۆتان لێبێ هاوڕێیان گەڕامەوە لاتان لە فێرکاریەکی تر لە چۆنیەتی دانانی پۆست لە ناو ئینستاگرام لە لاپتۆپ واتە لە PC. ئێستا تۆ ناتوانیت پۆست دانەی یان ستۆری لە ناو لاپتۆپ. من لەو فێرکاریە فێرتان دەکەم کە چۆن بیکەیت بە داونلۆدکردنی هیچ شتێک بەبێ داونلۆدکردن. تەنیا ئێستا بچینە سەر گوگڵ، دەنووسین ئینستاگرام دەکەینەوە تا instagram.com یەکەم دانە کەمێک چاوەڕوان دەبین. ئێستا وەکو ئینستاگرام لە لاپتۆپ دەکەیتەوە بەم شێوازە، ناتوانانی هیچ شتێک دابنەیت یان هیچ پۆستێک. ئێستا لێرە ناچین هیچ سێتینگێکی ئینستاگرام، تەنیا لە گوگڵ لە براوسەرەکانی دی نازانم نەمکردووە، بەڵام لە گوگڵ ئەو هەیە. دەچین ئەو سێ نقطەیە دادەگرین، دواتر دەینە مۆر تولز و دواتر دێڤلۆپەر تولز، کەمێک چاوەڕوان دەبین. ئێستا لێرە دەتوانێت هەر ئایفۆنێک یان هەر مۆبایلێک لێرە بە کەیف خۆت هەڵبژێریت. بۆ نمونە من ئایفۆن X هەڵدەبژێرم. لێرەدا هیچ شتا هیچ وەکو ئایفۆن X نی، هەر وەکو لاپتۆپە، بەڵام بە ڕێکاوڕێکی بەڕاست و ڕاست واتە بە شێوازی پۆرترێت، بەڵام هیچ شتێک ناتوانین بکەین. لێرە ئەوە کلۆز ناکەین، دێن ڕفرێش دەکەینەوە سایتەکە. ئێستا تا دەتوانین شت پۆستکەیت و شتیش دابنەیت. ئێستا من ئەو زەربە دادەگرم کلۆز، هەر دەتوانین شت دابنەیت. نمونە من پۆستێک دابنێ کەمێک چاوەڕوان دەکەم. لێرە وێنەیەک لێرە هەڵدەبژێرین، ئەمە تا لێرە دەتوان ئیدیت بکەی هەر وەکو مۆبایل، تا دەتوانی شێریش بکەی واتە بڵاوی بکەیەوە ئەوتا، بەڵام من بڵاوی ناکەمەوە. بەڵێ بەم شێوازەیە ئەگەر لە ڤیدیۆیەکە تێنەگەیشتن یان هەر شتێکە بوو دەتوانن لە کۆمنت بنووسن بۆم تا وەکو فێرکاریەکی تر خواتان لەگەڵ.